پیلانگێڕەکەی شەشی حوزەیران بۆ تەمای نیگەرانی هاوڵاتیانی خورمات و وەک بەشێک لە ناوچەدا بڕاوەکان وەک خۆیان دەڵێن لە چاوەڕوانیەوەدا بووین لایەنە کوردەکان داکۆکیمان لێ بکەن بەڵام بەشێک لە لایەنەکان چوونە پاڵ شۆڤێنەکان و دژی کوور هاودەنگ بوون لە پەرلەمانی عێراق. زۆر مای نیگەرانیە بۆ ئێمە سەرەکی لایەنێک بۆ خۆی پێشمیری ئەوەی ناکرد ئەمە قورسایەکەی بێ ئێستا کە دەرکەوتو ئەمە قورسایەکەیەتی هەڵەسێ لە بری ئەوەی تەقبولی ئەوە بک کێشەی نەبێت با بڵێن ئەگەر خۆی دەنگی کەمینی هێناوە بەڵام لایەنێکی تر کوردیە دەنگێکی زۆری نەهێناوە قبولی کات بەڵێ ئەمە مای نیگەرانیە و شەڕی کورد بە کوردی زیانی هەر بە کورد ئەبێ. بێگومان ئێمە وەکو جەماوەری ئەم دەڤەرە ناوچەدا بڕاوەکان کەرکووک دووس خورمات و هەموو ئەم ناوچانە چاوەڕوانی ئەوە بووین کە هەموو پەرلەمانتارانی کورد بە هەندوەرگرتنی پرسە چارەنووسسازەکان لە داهاتوودا بتوانن بڕۆن بە یەک لیست بچنە پەرلەمانی عێراق و داکۆکی بکەن لەسەر داخوازیەکانی ملەتەکەمان لەم ناوچانە. شەقامی کوردی بەگشتی لە کوردستان و ناوچەدا بڕاوەکان لە چاوەڕوانی ئەوەدا بوو سەرجەم لایەنە کوردستانیەکان بە یەک قەوارەوە ڕووبکەنە بەغدا بۆ بەدیهێنانی مەفاد دەستوریەکانی گەلی کورد بەڵام بە پێچەوانەیە و خواستەوە بەشێک لە لایەنەکان چوونە ڕیزی شۆڤینەکانەوە و دژی بەرژەوەندەکانی گەلی کوردستان وەستانەوە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات و